ڕۆژانێک لێرەوە بڕیارە سیاسی و ئیداریەکانی هەڵەبجە دەردەکرا، بەڵام ئێستا جگە لە وێرانە و کەلاوەیەک هیچی تر نییە، بووەتە شوێنی فرێدانی خاشاک. ئێرە کۆشکی وەسمان پاشای جافە لە هەڵەبجە. وڵا ئەمە بواە ئێستا ئەمە بکرایەتەوە کوجاران هەر بە شێوەی ئەوسا چۆن کراوە بۆ شێوەی بیان کردایەوە بەس بەداخەوە حکوومەتی ئەمڕۆ ئەوەنەی خەمی خۆیەتی و خەمی جیرفانی خۆیەتی هیچ کاتی خەمی ئەم کەلتورانەی نییە، ئەوەنە بە خەمی خۆیەتی خۆ پارە بۆ خۆیان شت بۆ خۆیان ئەوەنە خەمیمان ئەوە بکرایەتەوە ئەبزانم ماوەیەکیش کاگاسۆ ویستی بیکاتەوە ئەگەریان خستە بەردەمینیان هێشت ناوێمە حەزمانەکە لەمە ئێستا بینایەکی خۆش وایە بکرایەتەوە کو ئاساوارێ کویادەوەرێکی مێژووی لە هەڵەبجە بواە بەس بەداخەوە. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن دەبوو ئێرە مۆزەخانە بوایە و هاوشەوی کۆشکە دێرینەکە دروست بکرایەتەوە تا سیما و شارستانی مێژووی هەڵەبجە پارێزراو بوایە. ساڵی 2023 سەرمایهدارێکی هەڵەبجە تێچووی دروستکردنەوەی کۆشکەکەی وەسمان پاشای جافی لە ئەستۆ گرت، بەڵام تا ئێستا بەردی لەسەر بەرد نەنراوە. ئەنا حکوومەتە نە کاربەدەستە نە شاروانی کەس ئێمالیان کردووە کەس نازانێ هۆکار چییە، تەنانەت نیازە بوو لە کابراایکی خێرخوازی هەر دانیشتوی شارەکەوەدانی کاتۆ ڕووبیانیان پێگیرا ئەویشیان ئێمال کرد وازی لێنا. ئێستا مەبروزە ئەمە هەروکو یادگاریە گەرۆکم مۆزەخانەیەک بکرێتەوە هەم بۆ شارەکە هەم بۆ بنەماڵەیەش ئاسەواریان هەر بمێنێ و ناویان بمێنێ. دەگەی ئێساکی ئێمال کراوەی تر نازانین بڵین حکوومەتە شارەوانیە خەڵکەکەیە چییە، ئەمە ئێستا دیمەنێکی ناشرین و زەق و دزێوی هەیە ئەگەر بکرێتەوە هەم بۆ شارەکەش دەوادانی. بەڕێوەبەراتی شوێنەواری هەڵەبجە بە پەیامیان ڕاگەیاند هەموو نەخشە و دیزاینەکەی کۆشکەکەی وەسمان پاشای جاف ئامادەیە، بەڵام نازانرێت بۆچی دەست بە پرۆژەکە ناکرێت. لە ساڵەکانی پێشووتریش بودجە بۆ دروستکردنەوەی ئەم کۆشکە مێژوویە تەرخان کرا، بەڵام هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن جگە لە پەراوێزخستن و فەرامۆشکردن هیچ پێشکەش بەم شارە ناکەن. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.